دیساش برنامه بود هاتو یعنی بو پاش روزی ام بحث کش کردستان بشار ریز و صلاف ابرو که ام شار حیاتکی پایتخت روشنبیری امیل سلیمانیه باشم مادام پایتخت روشنبیری ام روشنبیراش هنرمند دیسا بپرسین که دیت نوانش بوی پاش روز عراقی بجداری کنونه بجداری کنه تل بجارتن داد چوایه رجبینن یا جد گجبینن وانا چه داخوازی یک تایبتی جیچ نونرین وی جاری هیا کودی برف بغدای بچن گل مدابن سلیمانیه اینجا مادام ل شهر سلیمانی ل پایتخت روشنبیرین هر با بمو دست ببین باشه بجداری کردن و نبجداری کردنی ل پروسه بجاتن لای خلقه پیوندی به استی روشنبیری و هی یعنی شتی دیکه تایبت دور دبینیم همه هم وی بسیاری راستی مامستا همه رشید هرس هم اکتر و نرمند کساتی دیاری وی بازار کردستان بکن مامستا زور سپاس که ام کاتت بیم بخشی ام تک پرسیار لباره هل بجاردن و تیروانی تام کن هر بوج دست بکم براستی بجداری کردن پیوندی به استی روشنبیری تاکه یا نه مسئله ئاستی ڕۆشنبیری خۆی هەڵبژاردن با بڵێن پرۆسێسێکی حەزاریە ئاوەدانیە پرۆسێسێکی پێشکەوتووە بەڵام لە عێراقێکی هەمە چیزە عێراقێکی بەش عێراقێکی پڕ لە هۆز و لە تایەفە و لە ململانەیە ئەمە لێرە تۆزێ قورسە لە بارەیەکی ترەوە قورسە کە بنێک وەکو کەسایەتی خۆم هەوڵی ڕێفراندۆمێکی سەرکەوتوو ماوە بۆ سەربەخۆیی کوردستان ئێستا بێم لە پرۆسێسی هەڵبژاردننی عێراقا باسی لێەوە بکەم ئەمە تۆزێ بۆ من ئاسان نییە بەڵام من مادام بەلای منەوە ئەمە کارێکی سەپاوە بەسەر کوردستانە کەوا لە ناو عێراقا بین مەجبورین کەوا لە ناو ئەو عێراقاکەوە زلهێزەکان و نێونەتەوەی سەپانوێتی بەسەردا تۆ مەجبوری قسەی ئەی مادەم مەجبورین چی بکرێ لەلایەن ئەو کەسانەوەی کە سبەی دیسان دەبنە نوێنەری کورد لە بەغدا ئەو قوربانیدانەی کە هەم لە سلێمانی چونکە هەم شاری هەڵمەت قوربانی هەم بەعام لە کوردستان دراوە بە هەدەر نەدرێ دیسان بەرهەمێکی باشی هەبێ بۆ دووار ڕۆژی هەم کوردستان هەم عێراقیش مهم ئەوەیە ئێمە کەسانێک هەڵبژێرین کە سبەینێ نەبێ بە پاشکۆی شۆڤێنیەتی نەتەوەی سەردەستە لە عێراقا کەسانێک هەڵبژێرین نەچن لە دوای سەرکردەکانی گەلی سەردەستەوە ڕەسەم بگرن و مامە حەمەی بکەن و ڕووپاماڵی بکەن و بە شێوەیەک لیان بچنە پێشەوەک و پاشکۆی ئەوان بن ئێمە پێویستمان بە کۆمەڵە نوێنەرێکە نوێنەرێکی پێداگر نوێنەرێک کە بزانێ بۆچی ئەم دەستوورەی کەوا لە عێراقا دانراوە و خزمەتی کوردستانی پێ ئەکرێ بۆچی ئەو شتە ئەوانەی کەوا خاڵی ئەرێنیە بۆ کوردستان ئەوان ئەیشارنەوە و کەسێک نییە لە کوردەکانە کەوا کارێکی وا بکە هانی ئەوە با بۆچی دەستوورەکە تەطبیق ناکەن بۆچی دەستوورەکە ناسەلمێنن بۆچی بە دەستوورەکە ئیش ناکەن بۆ بە دەستوورەکە ئەوەی با بڵێن خێری کوردیتیایە یعنی مامۆستا لێرە شەرتە ئەوەی ئەبێتە نوێنەر ئەبی هەستی نەتەوایەتی کوردی بە تایبەت نوێنەری کورد لە پێش هەموو شتێک بێ لە بەغدا ئەی بۆچی چووە ئەگەر هەستی نەتەوایەتی نەبێ بۆچی چووە کەواتە بڕۆینێمە عەرەبێک دانین لە جاتیەوە زۆر محتەرەمتر نییە لەوانەیە عەرەبەکە تۆزێ ویژداری لەو زیاتر کە ئێستا شەڕەوە دەکرێ هەموو شتێک ڕادەستی بەغدا بکرێ هەتا لە بانگە شۆش خەڵکانی کەنەوە بازەک ئەگەر ئەو شتانەی کەوا ڕادەسی بەغا بکرێکەواتە ئەم کوردە شۆڕشی بۆ کرد ئەم کوردە ڕاپەڕینی بۆ کرد ئەم کوردە بۆ ئەم هەموو خوێنەیە ئەم کوردە بۆچی چەنەها ساڵە لە ناو خوێنە مەلەکە لە پێناوی ئازادی و سەربەخۆیە تێگەیشێ بڕۆ کابراایە گەهال لە خۆیەوە هەڵسێ
بە هەرچی چاوەڕا و فێڵ و فەرەجێ بوو بێ بە نوێنەری کورد بۆ کورد هەوڵ بە بەڵام بچێشان بەشانی شۆڤێنێتی گەلی سەردەستە تێگەشی دژایەتی کورد و کوردستان بکە بە ڕاستە باشە مامۆستا باسی شانو بکەین دە پیشانە بوون نمونە لەسەر وەختی خۆی دەمی خۆی یعنی لەسەر دە پیشانووی گەورەترین پەیامی سیاسی پێشکەشەکرا بەڵام ئێستا ئەو شتە نماوە یعنی سەبەب چییە ئەگەر چینەکە شانو نەماوە هوەر وەکو پێشتر لە عێراق بەعام مەسەلەن ئەو ئەهەمیەتەی نەماوە ڕۆشنبیریەت ئەو هەمیەتەی نەماوە شانۆ ئەو شانۆیەیە دەست بخاتە سەر ئازارەکانی کۆمەڵگاکە دەست بخاتە سەر ئازاری نەتەوەکەی لەو کاتا کە دەستیە خاتە سەر لە هەمان کاتیشا چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەمە شانۆیە ئەو نێرگزە جوانە بە ڕەنگەکانی ئاڵا نەخشێنراوە لەسەر دڵتە شەرتە تاکی کورد جگەلەوەی کە خۆشەویستی وڵاتەکەی لە ناو دڵدا بێ ڕنگدانەوەشی هەبێ لە ڕووی دەرەوە مەسلەی ڕنگدانەوە نیە ئێستا کە من ئەم ئاڵایی کوردستانم کردووە بە یەخەی خۆمەوە ئەمەنگە چەکوشکاری لە مێشی کووردا کراوە هەنێ کەس کە ئەیبینێت هیچ حسابێکی بۆ ناکە هیچ حساب ئینتیمای نییە ناگەڕێتەوە بۆ ئاڵاکەی ناگەڕێتەوە بە تایبەت باسی سیاسیەکان بکەم لێرەوە ئینتیمای وەکو پێشترمە سیاسەتوانەکان ئینتیما چییە کاکە ئەو ئینتیمایەک کەوا ئەم نەتەوەیە 50 ساڵە چەکوشکاری تیا کراوە هەمە جۆر دوژمن هەمە جۆر حیزبی لە کوردستانە دروست کردووە هەرەکەی ئایدیەکەکە بۆ توانەوەی کللتورە بۆ توانەوەی ویستی ئازادی لە ناوتاچی کووردە هەر ئاوا دەرەچێت لەبەر ئەوە پێویستە وەکو هونەربەندی کورد وەکو نووسری کورد وەکو خۆم تێگەیشی هەوڵ بم کەوا ئەو چەکوشکاری کەوا لەم میلەتە کراوە لە قاوی بم ڕوونی کەمەوە بۆ ئەوەی کەوا ئەو مناڵە کووردە ئەو گەنجە کووردە بزانێ لە کوردستانێکە ئەژی دایشێتی ئەوە باسی مناڵ و گەنج بکەم ئەم قسە تایبەت بێ بۆ ئەوانە هەستی نەتەواتی پەیوەندی یان پەیوەستە بە خۆشگوزەرانی ژیان یان هەر کاتێک ژیانە ناخۆش بێ هەستی نەتەواتیشیان کەم بکرێتەوە ئەگەر ئێمە ئینتیمامان بۆ نەتەوەکەمان نەبێت کەواتە خۆشەویستیمان بەرامبەر بە چی هەبێ ئێمە خۆشەویستیمان بەرامبەر خاک و نەتەوە نەبێ کەواتە ئێمە لە خۆشەویستی بێبەرین ئەو خۆشەویستی کەوا هانەدا ئەو خۆشەویستی کەوا کارێکی پێەکە داهێنان بکەیت هەتا ئەگەر بەرچشی گەرم نەوی مەسلەی بەڕک نییە کاکە مەسلەی گیرفان و ئەمانە با یەک شتێ پێ بڵێم ئەمڕۆ میلەتێک دوژمنانی کورد میلەتێکی چاوچنۆکیان دروست کردووە میلەتێکەوە حەزەکە هەموو شتێکیە بێ ئێمە کاتی خۆی لە قوتابخانە ئەوەی دروست کراوە خورسک نییە ئەوەی ئێستا مەسەلەن کە بەڵێ ئێمە کاتی خۆی کە لە قوتابخانە بووین بە فەقیری بە هەژاری قوتابی وامان هەبوو شەڕواڵەکەی دەپینەی پێوە بوو لە گەڕەشێکە ئەم لاو کردایە ئەو لاو بکردایە سیارەیەکە دەست ناکە و نەخۆشێکی پێ بگەینی تەخەستەخانە ئێستا لە بەردەمی زۆر ماڵات تێگەیشی لە جاتی سیارەیە دوانی هەیە لە باتی با بڵین قاتێک دەقاتی هەیە ئەو با بڵین لە باتی کراسێک 50 کراسەیە کە ئەو کاتە ئێمە بیرمانێت تێگەیشی نەتەوەکە هەر هەمووی ڕەش و ڕوت و برسی بوو بەڵام هەر هەمووی تینووی ئازادی بوو تینووی ئەو هەموو پێشمەرگەی ژیانی خۆیان خستە مەترسیەوە ئەو هەموو پێشمەرگەی ژیانی خۆیان خستە پێناوی ئەم میلەتەوە تێگەیشی حسابی ئەویان نەکردووەکەوە ئەو کەسە بۆ دەوڵەمەنە بۆ ئەم فەقیرە ئەم پرسیارم لە هەموو میوانەکانم کردو با لە توش بکەم ئەگەر ئێستا کاندیدێک بێ لە تو پرسێ بڵێ مامۆستا تۆ وەکو کەسایەتێکی ئەم شارە سەربۆرێکی زۆرت هەیە لە هونەر لە ژیان لە دەرەوە لێرە پشنیارێکم بدێ ئیشی لەسەر بکەم لە بەغدا بۆ ئەوەی مافی میلەتێک نەخورێ دیسان نەدەزرێ نەچەوسێنرێ پێی ئەڵێم مردانە کوردایەتی بکە پێی ئەڵێم مەبە بە پاشکۆی دوژمنانی کورد لە ناو پەرلەمانی عێراقا پێی ئەڵێم تۆپەڵ
دروست مەکەن لەم لاوە دژی ئەو ئینسانە کوردانەی کەوا ئەیانەوێ هەوڵ بۆ نەتەوەکەیان بن ئەو ئینسانە کوردانەی ئەو تاکە کوردانەی لە ناو پەرلەمانە ئەیانەوێ ئەو دەستورەی کەوا خێر و بەرەکەتی کورد و کوردستانی تایە جێبەجێ بکەن تۆ لەم لاوە ببی بە کۆسب لە ڕێگەیانە و شان بەشانی عەرەبەکان و شاد بەشانی هەرچی دوژمنێکی کورد هەیە تێگەیشی ڕێک بکەوی لەگەڵیان و ئەو با بڵێن تۆپەڵە پیسانە دروست بکەن کە هیچ هێز و توانایەکیان نییە ئللا هێز و توانای درۆ و خۆ هەڵکێشان و فیشاڵ و چاوەڕا و فێڵکردن لە میلەتی کورد ئەو خیانەتەی کە ئەیکەن بە کوردایەتی بە میلەتی کوردیە فرۆشتەوە و ئەزان میلەتی کوردەوەگەن بێ ئاگایە هیڤیۆمەژ هەر ئەوەک و نونەرێتمە هەردەم و لە هەر جایکی بن مردانە کوردەوەتیە بکەن هەر هەر دو ئەخفنێس بچاف بکەفنێ دومەک بینم گەلەک سپاس بۆ تەمام مستە هەمە ڕەشید هەرس هونەرمەند ئەم کوردستانە لەم ڕۆدا کە مادام هەر بە زۆر بە عێراقەوە نووساوین لە پەرلەمانی کوردستانە پێویستی بە کوردی مەردە هەربژی مرد گەلەک سپاس بووە گەلەک سپاس بوو دەمێت تەندروستیەوە هەر باشە سەرچاوم برا ئەبە دیتنەوە مامۆستا هەمە ڕەشید هەرسی بی سەرداهاتوو پاشە ڕۆژە عێراقی و کوردستانی و پشنیارەوەی ژووی نونەرێت کورد وێجارێک و دێ بەرەف جواتە و نونەرێن عێراقی vەچن هەتا خەڵکێک کۆدی هەر شاد بژین